وڵایەت ئێمە شەڕمان ناوێت هیوادارم نێڵن شەڕ ببێت هین پارتیە بێ شەڕکات لەگەڵ پێشمەرگە بێ لەسەر تووتیا شەڕکات هیچ ئەوە ڕەوانی ئەو ئیشە چەند وەختە ئێمە پێشمەرگە بە کوژدەیری و شەڕە و ئێستا هەم دزەوێ شەڕی کەمان هەڵگیرسێنێ هیچ پێشمەرگە ئامادە نییە بچێت شەڕکات لەگەڵ کورد لەگەڵ کووردا شەڕکات وەڵاوە هیچ ڕەوانیە هیچ خوا پێی خۆش نییە نەوەڵا ئەو تا تورکیا بە چ مافێگێت هەریەت خاک و وڵاتمان داگیر دەکات حەقی خۆیەتی کورتەمی ببێ بە یەک چۆنە بێت پێشمەرگە چێ لەگەڵ گەلیلا شەڕکەن ئێمە هەموو کوردن لە کورد لە هەر شوێنێ بێ هەموویان کوردین وەمووی برای یەکن وەڵی من ئەمەوێ هیچیان شەڕ نەکەن ئەمەوێ من نەتەوێ گرتوانە بێنە جواب لە سەرمان و بۆ خۆیان چۆن هەرەوە زانی یەکەگرن و هەمیان بەیەکەوەن و با کوردیش ئەم چوار پارچەیە ببێ بە یەک و ئاتاکەی شەڕ و ئاژاوە و خەڵک بە کورس بیرێت و باخمان بسووتێ و ماڵمان وێران بێ و حەقی خۆیەتی بەرەوەڵا هەمووی یەکگرتوو بێت و داوا لە وڵاتانەش دەکەم بێنە جواب لە سەرمان تورکیا بۆچی بێتە وڵاتمانەوانێ وڵا خەڵکەمی بێزار بووە لە شەڕی براکوژیە ئامۆزام پورزام ئامۆزام پێشمەرگە بووە چەند ساڵ پێشمەرگە بووە نەکوژراوە لە شەڕی براکوژیە کوشتیان پورزام ئەمە هەتاکەی شەڕ خەڵک بێزار بووە لە شەڕ ئێتر ئێمەش با وڵاتانەی کە بۆ خۆمان بژین و ئێمەش مرۆڤین و هەتاکەی شەڕ دروست دەکەن و چەکمان پێفرۆشن و لەبەر قانزادی خۆیان شەیدەکان لە قەت و ئامەکەی هەولێرە چوو بۆ ئەوێ خۆی بۆ هەفتەیە چوو کە ئێستا ئەبیستم کە ئەو دار و درەختی وڵاتی ئێمە ئەبڕن بەلان قەس و بۆ وێرانکاریەوە وە لەبەر ئەوە منەوە ئەزانم ئەو دەقەیە کە مناڵەکان شەهید بوون و کچەکەم بێسەر و شوێنە ئەوە تقریبا چەندە بێ وڵات دەمێکەوەت لەبیرم چۆتەوە کە چەندە وا بۆ 19 ساڵە بێت لە بێن دەمێکە ئەمە ئەو کوڕەکەیشم کەوتۆتە ژێر هەرستی بەفرەوە لە دۆڵەکۆکێ 11 کەس شەهید کەوتن ئەمانە بەلای منەوە بەڵێ ئازاری هەیە کوڕێکم و کچێکم بە گەنجی کوڕەکەم تەمەنی 23 ساڵ بۆ کچەکەشم تەمەنێک هینی تێک خانەی مامۆسانی تەواو کرد ماحەدێکی تەواو کرد گەیشتە ئەوەی برێنتاین ببێت و فکری ئەڤاری کەوتە سەر وتی من ناچم نابمە مامۆستاچم خەباتی شۆڕشی کوردستانەکەم هینەکەی وڵاتەکەی خۆم پێویستی بە من هەیە وەڵا هەستێکی زۆر ناخۆش هەستێکی گرانە و ئەزانم ماڵەکەم وێرانە تۆ وڵاتەکە لێ وێران کرێم ماڵی ئەگەر ئاوا بڕوا وردە ورداگاتە سەر ئەوە ماڵەکانی ئێمەش کەوایانی کەسێ نەبێت قسە بکات و کەسێ نەبێت بەرگری لەو شتە بکە دەبان ئەکرێتە وێرانکردنی ماڵەکانی خەڵقیش ئەکەونە ناو ماڵەکانیشەوە ئێستا وەڵای خەمی دنیامانە بەیان بەڕاستی ئێمە خۆم قەراریشم کردووە لە دوی خۆم ینی لای خۆم چەند کە خەڵق ڕای کردووە چەند خەڵق ڕای کردو خۆی ڕای کردو بۆ ئەم لا ئەولا لە ترسی ئەو کاتە باس لە ترسی باز ڕای کردو من ڕام نەکردومە لە ماڵەکەی خۆما با بڕۆخێ بەسەرمە ناڕۆمە دەرەوە لە ماڵەکەی خۆ ناچم ئەو دەشت و کیەوە ماڵی بۆ چڵکەم و ئەگە خانەکە بڕۆخێ بەسەر کاتی ئەوەیە پێشمەرگە و گەریلا وەکو برا لەسەر ماڵی خۆیان چۆن ئەڵێ لەسەر ماڵی خۆن لەسەر شتی خۆن هەم وڵاتەکە ماڵی هەمووانە ئەم وڵاتەمان نەبێ بچینە هەر شوێنێ هەر کەس نازمان ناسی کێین کەس نازانێ ئێمە کێی ئەم وڵاتەکەی خۆمان نەبێت تەماشاکەی لێ قەومێ لە وڵاتانی دەروێتە ئێرە خەڵق زۆر بەناشرینی تەماشایەکە دژێ داگیرکاری وەکو برا دەست لە دەست و کۆت دەخوا دەستخەنە ناو دەستیەک و دیفاع لە خاک وڵاتەکە ساڵەهای ساڵە دیفاعەکەن بام دیفاعیش لەسەر ئەو ساڵانە بێ ئەرێ وڵا ئەبێ حکوومەتی هەرێم بەرامبەر بە کوردستان بەرامبەر بەو وەزعی داگیرکارە ئەبێ هەڵوێستی هەبێ ئەگەر هەڵوێستی بێ خەڵقی پشتگیری ئەکا ئەوەیشی ئەبرێ نەیەوێ لەگە داوانێ هەمووی خەڵق بەخۆ بەخش بڕوادەوە پشتگیریکردنی ئەو مەسەلێ چونکە هیچ شتێ وەکو داگیرکردنی خاک و وڵات نییە
وەکو ماڵەکە لێ بسێن بە زۆر بکەنە دەر بڵێ بە پێی پەتی بڕۆ کۆڵانە بخەوە ئەوەیش باشترە لەو داگیرکردن و سووتان و وێرانترە وێرانکاریە